روشا بازار نافچه ناوا جنگ دا و داوی گوارتن تیدا هاتنه تومارکرنه می زیادتر گوتو پیش بکن لگل دکتور خالد حیدر شروعکار آبوریه سلیمانی لگل مه دکتور دم باش سپاس محمد بونتن استا اگر لعراق و دست پی بکین اوی که دبین رید جی بردامی جیگیری دینار برانبر به دولار چند هوکارک باز دکرین دمای لزاری برایستان آب بزنم ایوه بوچی دگرین نو او جیگیری که بردام لا نرخی دینار برانبر به دولار بله زۆر سپاسانە کەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی ئەوە کە زۆر دیارە وەکو بەڕستان فەرمووتان نرخی دۆلار نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دیناری عێراق جێگیرە ئەوەیە کە بانقی ناوەندی پشتگیری ئەکات جگەلەوەی کە ئەمریکا خۆی وەزارەتی خزانە پشتگیری ئەکات و ناهێڵێ و نرخەکە زۆر زیاد ببێ نرخی گۆڕینەوەکە بەرامبەر بە دیناری عێراقی ئەمەش تەمانە گەڕێتەوە بەوەی کە وەکو بەڕستان باش ئەزانن ڕێکەوتنێکی ئابووری سیاسی ئەمنی واژۆ کراوە لە نێوانە عێراق و ئەمریکا بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکانی عێراق بپارێزرێتەوە بەتایبەت لە بواری ئابووریەکە ئەگینە وەکو لاینی سوپا ئەبینین ئێمە تا ئێستا تا ئەم دقەیە وەکو لاینی ئینی ئاسمانی هێزی ئاسمانی نەیتوانیوە عێراق خۆی بپارێزێ لەو هێرش و ئەوانەی کە ئەکرێن لە نێوان هەردوو لە نێوان ئیسرائیل یاخود ئێران و میلیشیاکان ئەوانەی کە لەناو عێراق هەن ڕادێکی زۆرەوە باز دەکەن لەلایەن بانکی ناوەندیەوە بۆ ئەوەی دینار بەو شێوەیە بمێنێتەوە پێتان وایە لە چه ئاستێکدایە دەمەوێت بزانم دەتوانێت ئەمەی کە دەکاتن تا چەند بپارێزیت لە هەموو دۆخێکدا دەتوانێت وای لێ بکاتن ئەم جێگیریە ببینین بەڵێ خۆی هەشتی مارس بانقی ناوەندی لە ڕاگەیانراوێک ئەوەی باس کردووە ئەوەی خستوەتە ڕووکە تا کۆتایی ساڵ ینی ئابووری عێراق وەکولاینی موچە وەکولاینی ئیمکانیەتی هاوردەکردن لە دەرەوە کە زۆرینەی ئەو بابەتانەی کە ئێستا لە عێراقن لە بازاڕەکانی عێراقن بابەتی هاوردەکراوە بەڕاستی بۆیە باس لەوەکە ئەو ڕاگەیانراوە کە ئابووری عێراق بەرگەی ئەوە ئەگرێت تا کۆتایی ساڵ و هیچ کێشەی نییە بەڵام ئەوەی کە ئێستا تەمان ماوەیەک جەنابتە نازانن هەناردەکردینە و تا ڕادەیەک نائاسایی بوو وردە ئێستا تۆزێک خەریکە ئاسایی ئەبێتەوە ئەوەش بۆ خودی عێراق باستەوە ئەکەن کە ئەگەر خوا نەخواستە حتا بۆ بابەتی موچەش ئەگەر تووشی کێشە بوونەوە یەدەگی دراوی گرانبەها هەیە یاخود زێر هەیە کە ئێستا بینن جەنابتەن باس لەوە ئەکرێت کە تورکیا بە نمونە نزیکەی 60 تەن ئاڵتوونی فروشتۆبایی 8 میلیارد دۆلار عێراقش بگاتە ئەو دووخە دکتۆر هەرچەندە لەسەر زاری بەرپرسانی فەرمی ئەو حکوومەتە دەڵێن دۆخمان باشە جارێ پێتان وایە بگاتە ئەوە کە دەست بوو یەدەکەکەی بباتن یەدەکی زێری باشی هەیە هەمووها دراویش بەڵێ خۆی بە تەکید ئێمە ئەگەر ڕبتی بکەینەوە بیبەستینەوە بە ماوەی شەڕەکە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئەبینی کە ئێران و عێراق ڕاهاتوون لەگەڵەوەی کە دۆخەکان هەمیشە لە بابەتی بەنمونە بەرگری بێ یاخود شەڕ بێت وەکو بەڕێستان ئەزانن لە هەشتاکان بەنمونە 8 ساڵ شەڕ هەبوو لە بینی عێراق و ئێران بەڵام ئەمریکا لەبەر ئەوەی دەنگی هاوڵاتی و کۆنگرێس بە ئاسایی ڕێگە نادەن بە سەرۆکەکە ئیتر هەر ناوێکی هەبێ ماوەیەکی دوور و درێژ جەنگەکە زۆری پێ بچێ کولفەیەکی زۆریان لەسەرەکەوێ بۆیە تەسەور ناکەم ئەوەندە شەڕەکە زیاتر لەوە درێژەی پێ بدرێت بۆیە بە بۆچوونی من و پێشبینی یەکەم لە ماوەیەکی نزیکدا ناتوانم بەڵێم زۆر نزیکدا شەڕەکە ئەوەستێنرێت هەرچەند خەڵک بە گشتی سیاسەتمەداران ئەوانی کە لە بواری میدیا وەکو ئێوەی بەڕێز کە بابەتەکان شیەکەنەوە باستەوە ئەکەن کە فعلەن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێستا قسەیەکی ڕاست و دروستی نەبووە هەمیشە قسەکانی ئەگۆڕێ بۆیە کەس ناتوانێت سیقەی پێ بکات بەڵام بەگشتی ترامپ شتێک دەڵێتن دواتر لە کرداردا شتێکی دیکەیە قسەکانی پێچاوانەی کردارەکەن وەکو لە بەپەلە لەسەر ئەکرانی کوردستان 24 دەبینن مەبەستت ئەوەیە بەڵێ بە تەکید ئەوە بینی جەنابەت بەم شێوازە ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد لێرە تێچوو کولفە لە لای ئەمریکیەکان
و باس لەوە کە ئەڵێن ئەم شەڕەکە ئەفرۆشرێت بە ئێران خودی ئەمریکیەکان وا ئەڵێن یعنی شەڕەکە ئەمریکاوە ئیسرائیل دەستیان پێ کردووە ئەڵێ ئێمە هاوڵاتی ئاسایی ئێمە قبولی ئەوە ناکەین باجەکە ئێمە بدەین حتا یەکێتی ئۆروپاش ئەو قسەیان کرد بۆیە تەسەور ناکەم شەڕەکە زۆر لە ماوەیە ئەو تەسەوەڕەی بەڕێستان هەند تەسەوەڕی دیکەش هەیە پێشبین دیکەش هەیە شەڕەکە درێژە بکێشێت هێشتا چونکە تاوەکو ئێستا ئێران بە فەرمی ڕەت دەکاتەوە کە کەوتو بێتە دانوستاندن لەگەڵ ئەمریکا و بگەتە ئەو نقطەی دەڵێ دەبێ ئێمە شەڕ کوتایی پێبینین واتە ئەو کات دووخەکە پێچەوانەیە بۆ عێراق بەڵێ ئەم ئێران بۆ ئابوووریەکەی مەبەستم بەڵێ ئێران ئەڵێ ئێمە مەرجمان هەیە ئەڵێ ئێمە دەستمان نەکردووە بە شەڕەکە بەڵام ئێمە مەرجمان هەیە بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە ئەگەر بیرتان ما بێ جنابتان هەفتەی یەکەم ترامپ وتی کۆتا هاتنی شەڕەکە زۆر نزیک بووتەوە یعنی خەڵک تەسەوریەوە کرد لە ماوەی چەند ساتێکی تر چەند ڕۆژێکی تر کۆتایی بێت بە شەڕەکە بەڵام وەکوتمان ئەو پیاوە جێگەی قسەکانی جێگەی سیقەنین بۆیە کەس تەسەور ناکەم بتوانێت پشت ببەستە بە قسەکانی ئەو بەڵام ئەوەی کە زۆر گەرەنگە کولفەی تێچووی شەڕەکە زۆر لەسەر ئەمریکی ئەکەوێ ئەوە حکومی ئەمریکاکە کە بە ئاسایی نەتوانێت درێژە بدا بە شەڕەکە با لە ئیسرائیلیش حەز بکەن لەوەی کە درێژە بدرێ بە شەڕەکە بەڵام ئەمریکیەکان قبولی ئەوە ناکەن بە ئاسایی دکتۆر ئێوە گەشتبینن بەوەی کە بەپێی قسەکانتان کە شەڕەکە زوو کوتایی دێتن باشە ئەمرۆڤ هەمیشە گەشتبین بیت بەو شێوەیە بەڵام ئەگەر هاتو سیناریوەیەکی دیکە ڕۆیدا گەیشتە ئەوەی کە عێراقیش ڕاستە خۆ کەوتە ناو جەنگەکەدا چ چاوەڕێ دەکەم بۆ ئابوووریەکەی خۆی بەڕستە نازانن تا ئێستا تا ئەم دقەیە خودی ئابووری عێراق لە کێشێکی زۆر گەورەیە پێش شەڕەکەش باس لەوە ئەکرا کە حکوومەتی عێراقی گرتووە ئەوەیە کە دولارەکەی بووی دێت دولارەکەی لە ئەمریکا دولاری ناوتەکە کێشەکە لەوەیە بەڵێ باس لەوە کرا کە حکوومەتی عێراقی توانە ئیمکانێتی دارایی ئەوە نییە کە موچە دابین بکە بۆ فەرمانبەران بۆ موچە خۆران تا کۆتایی ساڵ هەرچەند بانقی ناوەندی وەزیری دارایی بەڕێزیان باسی لەوە کرد کە توانە ئیمکانیت هەیە بەڵام سیاست مەدارن ئەوانەی کە با بڵین دەسەڵاتدارن یاخود ئەوانەی کە لە بڕیاری عێراقی کاریگەریان هەیە باسییان لەوە کرد کە عێراق لە دۆخێکی زۆر نالەبار و زۆر نائاسەیە معنەی ئەوەیە کە عێراق ئەگەر بچێتە ناو شەڕەکەەوە بە تاکید دۆخەکەی زۆر خراپتر ئەبێ هەرچەند تا ئێستا خۆی پاراستووە لەوەی کە داخلی شەڕەکە ببێ بەڵام ئەگەر خوا نەخواستە داخلی شەڕەکە بووە بە تاکید کێشەی ئابووریەکە زۆر گەورەترە بێت و بەرگەی ئەوە ناگرێکە فعلەن بچێتە ناو ئەو شەڕە بۆیە وا بە بۆچوونی من حکوومەتی عێراقی وا هەوڵەدات خۆی بپارێزیە لە داخلبوون بۆ ناو ئەم شەڕە پێتان وایە ئەو کات ئەگەر ڕۆیدا ئەمریکا دەست بوو ئەوە ببەتن دولاری لەسەر ببڕێتەوە نەخۆی ئەوەی کە باسم کرد بۆ بەڕێستان ئەخوا نەخواستە ئەگەر عێراق داخلی شەڕەکە ببێ بە تەکید هەوڵەدا کە نەچێتە چوارچێوەی ئەوەی کە پشگیری لە ئێران بکات یعنی ئەو کەس ئەو لاینانەی کە لە ناو شەڕەکەن ئێستا لە عێراقەوە بە موشک و وینە بە بنمونە بەرژەوەندەکانی ئەمریکان کردوتە ئامانج ئەوانە میلیشیایەکی چەکدارن ئەوانە حکوومەتی عێراقی تا ئێستا نەیتوانیوە بە ئاسایی کۆنتترۆلیان بکە معنای ئەوەیە کە بەم شێوازە حکوومەتی عێراقی کە ئاڵێم عێراق داخلی شەڕەکە بێ لە لاینی ئەوانەوە ئەگینە حکوومەتی عێراقی خۆی بەگشتی خۆی پاراستووە لە بابەتەکە و تەنها ئەوەیە کە ئەو لاینانە ئەو هێزانی کە هێزی چەکدارن ئەگەر لەوانەیە بکرێت کە هەوڵ بدە حکوومەتی عێراقی لەگەڵ ئەمریکایە کۆنتترۆلی ئەو میلیشیا و ئەو هێزانە بکات دکتۆر ئەگەر ڕۆبکەینە تورکیا کە حکوومەتەکەی دەستی بردووە بفروشتنی زێر لە دووخێکدایە کە دەیەوێت هەم بەم فروشتنە هەندێک پشگیری لیرەکەی بکات کە لە نزمترین ئاستی مێژووی خۆیدا پێتان وایە دەتوانیت ئەم ئارمانجانە پێک بێنێتن بەڵێ خۆی بەڕێستە نازانن یەدەگی نەقدی نەختی یەکێک لە ئامانجە زۆر سەرەکیەکان ئەوەیە کە وڵاتەکە ڕزگار بکە لە کێشە لە بەنمونە قەیران ئێستا بینیمان کە فعلەن بانقی ناوەندی دەستی بردووە بۆ ئەو یەدەکەەوە هەوڵەدا بەنمونە فعلەن تقریبا نزیکەی 6 تەنی فرۆشتووە بای 8 میلیارد دلار ئەوەیە کە ئەوێ ئەو دۆلارێک دەست بکەوێت کە باسی عێراقمان کەوتمان مادام دۆلار هەیە واتە دینارەکەی تا ڕادەیەکی زۆر وەکو بەڕێستە فەرمووتان
جێگیرە بۆیە تورکیاش لەم دقەیە هەوڵەدا کە بەو شێوازە دۆلاری دەست بکەوێت بۆی پشگیری لە دراوەکەی خۆی بکات و نەهێڵە زیاتر دابەزێ لەبەر ئەوەی جنابتە نازانن نرخی دراوی هەر وڵاتێکە گەر زۆر دابەزێ لە وڵاتە وردە وردە نرخەکان ئاستی گشتی نرخ زیادەکە وردە وردە بەرەو هەڵاوسانە چێ معنەیە ئەوەیە ئەگەر لەمەش زیاتر دابەزێ نرخی دراوەکەی بەرامبەر بە دۆلار یاخود بۆ ئەو بابەتانەی تایبەت لە وڵاتانە کە هاوردە ئەکا ئەو وای لێکا نرخی شتومەک لەناو تورکیا زیاد بکات و بەو شێوازە بژێوی ژیان لەسەر هاوڵاتی قرستر ئەبێت و تەسەورەکەم ئەوەش ببێتەوەی کێشەیەکی تا ڕادەیە کۆمەڵایەتی کێشەیەک لە نێوان خەڵک دروست ببێ لە تورکیا کە حکوومەتی تورکی بە تاکید ناوێ بگاتەوە ئاستا دکتۆر بۆ تمەن کە تا ڕادەیەک جێگیری پێوە دەبین لە کاتێکدا ڕاستەوخۆ شەڕەکە لەگەڵ ئێرانە ڕوژانی سەرەتا نەبێتن هەندە گۆڕانکاری تومارکرد و بەرە نزمبوونی زیاتر هۆکارەکەی ئەم جێگیربوونە ئێوە بۆچی دەگەڕێنەوە من تەسەوریەوە ئەەکەم کە لە شەڕەکە کە تێپەڕ بوو لە 3 ڕۆژ و 4 ڕۆژ بۆ 7 و 2 و 3 و 4وانە بەو شێوازە متمانەیەک لای خەڵک دروست بووە کە ئیتر وەکو سیاستمەداران ئەوانەی کە زۆر لە لەیکێتی ئەوروپا باستەوەکەن کە بنمونە ڕەوشکاری ئەڵمانی ئاڵێ زۆر بە ڕاشکاوی ئاڵێ بە هیچ شێوەیەک ئەمریکا و ئیسرائیل ناتوانن کۆتایی بێنن بە سیستمی حکومڕانی لە ئێران بنمونە ئەمە قسەیەکی وهەیە بۆیە بەو شێوازە جگەلەوەی کە خودی ئێران فعلن وەکو لاینی ئابووری چەندین ساڵە لە ژێر فشار و زەختی گەمارۆی ئابووری ئەمریکای گەبانەوەیکی زۆر قورسی ئەمریکای ئابووری ئەمریکا بە تەکید بەو شێوازە بەرگەی گرتووە تا ئێستا تەسەورەکەم تا ڕادەیەک متمانە لای خەڵک دروست بووە کە ئابووری ئێران بەرگەی ماوەیەکی لەوە زیاتر ئەگرێ و لەژێر ئەو گەمارەوە قورسە بۆ تا ئێستا و هیچ کێشەی نەبووە لەژێر ئەم بۆمبارانکردن و ئەم شەڕ بووە تا ئێستا و تا ڕادێکی زۆر بەرگەی گرتووە و ئەو باستەواکە کە مەرجی هەیە و زۆر بەلایەوە ئاسەیە کە شەڕەکە درێژە بکێشێتەوە و کۆمەڵێکشتی تر تەسەوریەوە کەم بەو شێوازە ئابووریەکەی زۆر ئاستی ئابووریەکەی دراوەکەی زۆردا نەبەزێ لەوەی کە ئێستا فعلن لە ئاستێکی نزمدایە لەوە زیاتر تەسەور ناکەم زۆر دابەزێ لەبەرەوەی فعلن ئێستا بینین ئەو مەرجدانێت و ئەو ئەڵێ من کۆتایی مەرجەکانی کۆتایی هێنان بە شەڕەکە من دای ئەنێم و بەو شێوازە بەو زمانە قساکە تەسەورەکەمەوە بووە کاریگەر زۆر لەسەر هاوکێشەکە لە ناوچەکە شروعەکاری ئابووری ڕێزدار دکتۆر خالت حەیدەر لە سلێمانیەوە لەگەڵ مامۆی سوپاس دکتۆر ماندوو نەبن